جێگای نیگەرانی ئەو داخوازیێڕەوایانەی یەکێتی مامۆستایانی کوردستان ئاوڕێی لێ نەدراوەتەوە. لە کاتێکدا پەروەردە ئەم دۆخە نەخوازراوەی نابێت تەنها خەمی یەکێتی مامۆستایان بێت، بگرە دەبێت خەمی سەرجەم دەستگا دامەزراوەکانی ئیداری و سیاسی بێت. چارەسەرکردنی بە پەلەی دۆخی سیاسی نەخوازراوی هەرێمی کوردستان کەوای کردووە هەموو کەسێک دەستی لەسەر دڵی بێت بڕواشمان وایە هۆکارێکە بۆ بەرەمێنانی ئەم دۆخە دارایی و خێراناویە. پەلەکردن لە پێدا چوونەوە بەو پاشەکەوتە پڕوکێنەرەی موچە ڕێکوپێکردنەوەی لە کات و ساتی خۆیدا بە دڵنیاییەوە ئەگەر کارێکی لەو شێوەیە نەکرێت نابێت چاوەڕوانی بەڕێوە چوونی پەروەردە و خوێندنی باڵا بن. بۆ ئەوەی بڵێ لە هەولێر ناڕازی نییە، بۆ ئەوەی بڵێ مامۆستایانی هەولێر ڕازین، ئێمە هیچمان ڕازی نین. هەر مەکتەبێک هەر قوتابخانەیە دەگری مامۆستای ناڕازی تێدایە. یەکێتی مامۆستایان بەتابەتی لقی هەولێر خاوەنی 15,000 ئەندامە، بەداخەوە لە 15,000 ئەندام تەنها 50 مامۆستام لێرکوانە بینی. لە سەرەتادا ویستیان گردبوونەوەکە بەلاڕێدا بن. ئەگەر ژمارەیەکی زۆر لە پایتەختدا بەشداری لە گردبوونەوە بکاتە ڕەنگە پەل بکێشێتن بۆ مزاهرە و بۆ خۆپیشاندان. ئەمە ترسێکە لە دەسەڵاتەتی تا ئێستانەکە، بۆیە ویستیان بەلاڕێدا ببان گردبوونەوەکە بچووک بکەنەوە لە گردبوونەوەیەکی سەرتانسەری بیکەن لە پایتەختیشدا بیکەن بە گردبوونەوەیەکی چەند مامۆستایەک و چەند کەسێک. گوناحە مامۆستا ئەوها زەلیل کراوە، زەلیلی قبول مەکەن. بۆچی زەلیلی قبولەکەن؟ والله من لەگەوە نیم بارەکە بستێنی، من لەگەوە نیم جادە بگری، من لەگەوە نیم بەرتی هیچ کەسێک بگری، من لەگەوەم داوای مافی خۆت کرد. پێش دەستپێکردنی ساڵی خوێندنی 2016 نیەتێکەکەی لای سەرجەم مامۆستایان بۆی بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکرێ. ئەویش دیارە لەبەر چەند هۆکارێکە لە هەمویان سەرەکی تر دابینکردنی موچەکانیانە. وێڕای پشتیوانیمان بۆ بەیاننامەی مەکتەبی سکرتاریەت، ئێمە لە لقی ڕاپەڕین، جارێکی تر پشتیوانی خۆمان بۆ مافەڕەواکانی مامۆستایان دووپات دەکەینەوە و لێرەوە بڕیار دەدەین کە یەک لە ئەگەری وەڵام نەدانەوەی دەسەڵات بۆ مامۆستایان زەنجی دەستپێکی خوێندن لێ نەدرێت. دوو دەسەڵات دەبێت بەدەر لە چاکردنی پاشەکەوتی موچە بە کردار گرنتی ئەوە بدا کەسی ڕۆژجارێک موچەی مامۆستایان بدات. سێ ئەگەر گۆڕانکاری لە پاشەکەوتی موچە شتێکی جوزئی و کەم بوو لە ئازداخوازی مامۆستایاندا نەبوو، ئەوە بە هیچ جۆرێک ئێمە وەکو لقی ڕاپەڕین قبوڵی ناکەین و بەردەوام دەبی لە ناڕزایەتیەکانمان. چارەسەرکردنا لەسف بوو بارودۆخی سیاسی هەرێما و گەهشتە ڕاددەکی دەستی هەر کەسێکی سەردلێویە و بیدنامە ئەوە ئێکیش هۆکارانە ئەف قەیرانە هەندا گران و بەردەوام بوو. دوو لەسکردن پێداچوونا باشکەوتی نەجێ خۆدا بهێتەکردن موجد وقت خدا بهدادان و پشت راز بن اگر اف کار نهتکردن جاوره پریوچونا پرورده و خواندنا بالا نبن. سیه لسکرین چاکسازی دا کو دیدنامه بشک مازنش ایش و آزارت ماموستا و همی فرمانبرت کردستانه دینه چاره سر کردن. هیویداریم زیترین دم برسوامه بهدادان و اگر نه دی بردوام بین گواشتنیت مدنیانه دا و اف پنگاوش بو برجواندیا هیچ لانه سیاسی نیه. مرامامه بتله خوش کردنا جارا ماموستا و فرمانبرایه. هیویدارین ولام و جابا دا خواستید ما بهدادان. اگر نه دیناچار بین هنگاو دیش دیو بین. بدیتین آمه اگر اف دا خواستیه و اف موچه نه چاره سر کردن اف پاش ماوه بلا حکومت و خلق چاوره نبید به دوام پرورده و خوندنی